چیرۆکی خنکانی نایلا و منداڵە نۆمانگەکەی لە دەریای ئیجا لە دەمی براکەی و کەسوکارەکەی دەبیستین. براکەی دەڵێ پێش ڕووداوەکە زیاتر لە 40 شەو بوو لە خوشکەکەمان بێ هەواڵ و زانیاری بووین و ئێمە ڕازی نەبووین کۆچ بکەن، وەک خۆیان دەڵێن بەهۆی نەبوونی دەرفەتی کار نایلا و هاوسەرەکەی کۆچیان کردووە. ئەو خوشکەی ئێمە کە لەگەڵ زاوایەمان ڕۆیشتووە ئێمە 40 شەوە تەقریبەی ئاگامان لێ نییە سەواڵم، بەڵام وەکو هەواڵی کە ئاگامان لێ بێت و ئەوانە 15-17 شەو دەبێت لە وڵاتی تورکیانە، لە شەوی پێنجشەمەوە بەڕێکەوتونە بە وڵاتی یۆنان، لە ڕێگادا تووشی و عادیسە بوون و لە ئەنجامدا خوشکەکەی من و مناڵەکەی گیانی لەدەستداوە. هۆکاری کۆچکردنەکەیان بێ ئیشی بوو، هاوسەرەکەی موچەخۆر نەبوو، بێ ئیش بوو، کاسب و کاسبیش پێرانە دەگەیشت. هۆکاری کۆچکردنەکەیان ئەوە بوو. ئێمە لە ڕێگەی کەناڵەکەی ئەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هاوکارمان بێ بۆ هێنانەوەی تەرمەکە. سواری ئەو بەلەمە بووینە، ئەو یەختە بووینە، یەختەکە تەحملی ئەوەی نەکردیە کە 35 نەفەر هەڵبگری، 33 نەفەر هەڵبگری، تەحملی ئەوەی 12 نەفەر بووە. بەڵام ئەو قاچاقچیانە قەناحەت بکە بەس بازرگانی بە مرۆڤەوە ئەکەن. گەیشتینە دوورگەی یۆنان، لە دوورگەی یۆنان پۆلیسی یۆنان پێ ئاگادار بوو، کە پێ ئاگادار بۆ لایەتی لێداون، کە لایەتی لێداون ئیدی ئەو قاچاقچیە و ئەوانەکە لە ترسی خۆی بە گردەکە کێشاوە، ئێختەکە وەرگەڕاوە، لە ئەنجامی وەرگەڕاوەکە خوارزای من لەگەڵ کچەکەی ئەوە وەفاتیان کردبوو. ئیدی 3 ئەفغانیشن. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا دەسەڵات بە خەمسارد لە ئاستی بەرزبوونەوەی زیاتری ئاماری قوربانیانی ڕێگای کۆچ دەزانێت و هۆکاری زۆری کۆچیش بۆ بێکاری و نادادی دەگەڕێنێتەوە و دەڵێت تەنیا لەم ساڵدا 46 هاوڵاتی لە ڕێگای کۆچ بۆ وڵاتانی ئەوروپا گیانیان لەدەستداوە کە 14یان خەڵکی دەڤەری ڕاپەڕینن. بەداخەوە لەم ساڵدا 46 هاوڵاتی خۆشەویستی هەرێمی کوردستان بۆتە قوربانی کە ڕێژەی زۆریان گەنجن و مناڵیشیان تێدایە. لەم 46 کەسە 14یان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە کە دوا قوربانی 2 ڕۆژ بەر لە ئێستا بووە. 2 هاوڵاتی ترمان کە خاتونێکی ئەزیز خوشکێکی بەڕێزمان لەگەڵ مناڵەکەی بوو بە قوربانی. پرسیار لە دەسەڵات بکەین بۆچی تاوەکو ئێستا بێدەنگە، بێخەمە، بێپلانە، خەمساردە لە ئاست ئەم هەموو کۆچەی لە دەڤەری ڕاپەڕین. چیرۆکی خنکانی نایلا و منداڵە نۆمانگەکەی بەهۆی وەرگەڕانی یەختەکەیانەوە لە دەریای ئیجا لە نێوان تورکیا و یۆنان یەکێکی دیکەیە لە چیرۆکە تراژیدی و ناخهەژێنەکانی دەڤەری ڕاپەڕین، وەک سەدان چیرۆکی دیکەی هاوشێوە و وەک هیچ ڕووی نەدابێت بە بەرچاو گوێی دەسەڵاتدارانی کەم تەرخەم و بێباکدا تێدەپەڕێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕین.